باش وضعك؟ دست بکن؟ بناوی خواهی گوره و مهربان بخیراتنی همون کانالکان را گاندن که اینا بو دسته و برهنه اما دوینه بابت کمان بلاو کرده و که به فرمانی جنابی سرک وزیران بریار دراوه لرگی دسته و برهنان لقناغی یکم دا 20,000 یکی نشت جیبون لسرتاسر یعنی کردستان اعلام بکره و دعوا بو و برهنران یعنی کردستان دنه که یکی نشت جیبون لشوی شقه لبو خلقی کم درامت و بو كريتشيان لهرمي كردستان دروز بكريتن طبعا ام بابتا برجر الادراوه لقناغي داناني في وركاني ان شاء الله كان حفتي دهاتو ام بروسيا او استباسي دكاين دشتا قناغي جبجه كردن و اما هشت شويني سركي مان هي كلهرمي كردستان ام بابتا شمولي دكا 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆمان هەیە هەموو ئەمانە بەپێی پێوەری تایبەت لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ئەم یەکە نەشتەجێبوارانەدا باشی سەرا خەڵکە دەکرێن بە شێوەیە کە پارەکەی گوژمەی ئەو پارەی کە دەدرێ پستی مانگانەکەی بە شێوەیەکە ئونجاو بێ لەگەڵ داهاتی کەم دەرامەت و کرێچیان لە هەرێمی کوردستان طبعا جگەلەوەش حکوومەتی هەرێمی کوردستانیش بە فەرمانی جەنابی سەرۆک وەزیران هەموو ئاسانکاریەک هەموو هاوکاریەک توانە داراییەکان ئەو بابەتەی کە ئەو توانایانەی کە لە ئێستا لە ڕێگەی پرۆژەکانی وەبەرهێنان دروست دەبن کە لە بەردەستی جەنابی سەرۆک وەزیرانن تەرخان دەکرێن بە خزمەتی ئەم پرۆژەیە بۆ ئەوەی پرۆژەکە سەرکەوتوو بێتن و ئامانجەکانی بپێکیتن کە بە شێوەیەک زۆرترین خەڵکی مستحق لە هەرێمی کوردستان سودمەند بکرێتن لەم بابەتە جارێ ئێمە پێوەرەکان ئەوانەی کە هەیە هەندێک پێوەری ڕابردوومان هەبووە لە پێدانی ئەم جۆرە یەکانەی بە شێوەیەکی قستی درێژخایەن لە پارێزگاکان چەند نمونەیەکمان هەیە ئەپدێتی ئەو پێوەرانە دەکەینەوە هەوڵ دەدەین باشتر ڕێگای باشتر ئاسانکاری زیاتر بە هاوڵاتیان بکرێتن تا زۆرترین خەڵک ئەوانەی کە مستحقن سود لەم پرۆسەیە لە داهاتوو وەربگرن و بێگومان پرۆسەیەکە ماوەیەکی دەوێت تا جێبەجێ دەکرێتن بەڵام ئێمە هەوڵ دەدەین پرۆسەی ڕوتین لە بەردەم ئەم بابەتە دروست نەبێتن و بە زووترین کات دەست بکەین بە کاری پێدانی مۆڵەت و دروستکردنی پرۆژەکان تاکو بە زووترین کات خەڵک لێی سودمەند بێتن. محەممەد بەڕەنجە جەمال لە دۆڕی میدیای ڕوودا و ماوەکە چەند دەبێ ئەوەی کە خەملاندان بۆ کردووە و ئایا ئەو شێوازی میکانیزمی وەگرتنی قست کە گوتر بە درێژخایەن دەبێت پێشنیازەکان چین ئەوەی کە خراوەتە ڕوو چۆن خەڵکی هەژار و کەم دەرامەت دەتوانێت ئەو قستە بدە ئایا کەمترین ئاسکە ئێوە دیاریتان کردووە چەند ماگانە جارێ ئێمە پێوەری ڕابردوومان هەیە بۆ ئەم بابەتە یعنی حەدێک هەبووە زۆربەی هەرە زۆری خەڵک لە هەرێمی کوردستان بتوانێت پارەکەی بدا ئەوانەی کە کەم دەرامەتن جارێ لەسەر مەبلەغێکی دیاریکراوە ئێمە ڕێککەوتن نەکراوە بەڵام بگومان بڕەپارەیەک دەبێتن بە شێوەیەکی مانگانە کە زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە مستەفید دەبن بتوانن پارەکەی بدەن بەپێی داهاتی مانگانەی بەپێی نسبەی سوکاری دەبێت بەپێی نسبەی سوکاری دەبێت بەپێی نسبەی هەندێک داتە لە بەردەستی ئێمە هەیە کە بەپێی هەبوونی خەڵکی کەم دەرامەت کرێکی لەوانە لە شارێک بۆ شارەکان جیاواز بێ بەڵام پێوەری سەرەکی ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان ئێمە وەکو باسم کرد هە شوێنی سەرەکیمان هەیە کە 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆوە نسبەی سوکانیان چۆنە ئەو لە قوناغی یەکەم دا 20,000 دابەشی سەر نسبەی سوکان دەکرێتن و هەرێک بەپێی بە نسبەیەکی کە دادپەروەری لە دابەشکردن هەبێتن دواتر ئەگەر پێویست کرا کە نسبەی هەر شوێنێک زیاد بکرێتن بەپێی زیادبوونی ژمارەی مستەفیدەکان ئەکرێت دەکرێت لەوێ زیاد سەقفی زەمەنی جارێ ئێمە بۆ تەکلیف کراوەی لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژ
سرجەم پرۆپۆزەڵ و پێوەرەکان دەستیشان بکەین دواتر ئێمە پرۆسەکە دەست پێ بکەین و دەست بەجێبەجێ هەموو کاتێککە بڕیارێکدان بۆ یەکێکی تێبوونەکان کە لە هەروێ دروستکراون ئەو بیری ئاوێ دەدەن ئەو بێ وی بستەوە سەر ئیفراد ئێستا ئەو یەکێکی تێبوونیان ئەو شوقانە بەتایبەت هەر یەکەیان بیری ئاوی لێداوە پرۆژەی سەروی سەر بیر لێداوە ئەوە دەکاتن کە ئاو زۆر کەم بێتن لە هەولێر ئاوی لێزەوێت ئێوە بێگومان هیچ پرۆژەیەک نە لە هەولێر سەر و سەد بیر لە پرۆژەیەکدا هەبێ ئەمە ڕەگەم بۆ ڕێگایکی تێدا ئەم بابەتە بەڵام بە دڵنیای ئێمە پێمان باشە سەرجەم پرۆژەکانی ئێمە ئەوانەی سەکەری داواشمان کردووە ڕەبتی ئاوی فراز بکرێن و پەلە بکرێن لە جێبەجێکردنی خەریکین و لە دوایین کۆبوونەوە لە پێش جەژنی ڕەمەزانی ڕابردوو داوامە لە وەزارەتی شارەوانی کردووە کە خدماتی ئاو لە پرۆژەکانی نەشتەجێ بوون بەلەدیە وەربگرێتن تاکو ئەم بابەتە باشتر تەنظیم بکرێن. تەجربەی پێشتر هەیە گوندی کۆری یەکێک لەو نمونانەوە ئەو پرۆژێ دیکەش ئاوادانکردنەوە بە هاوکاریەوە لە شارەکان جێبەجێ کران دەبینی تا ئێستا تەواو نەکرا. گوندی کۆری زابەش کران نیان وەرگیرێ. یعنی ئەمە چۆن دیراسەت دەکرێت ئەمە ئینشاڵڵا لێ ناگەڕێن وەکو تەجربەی گوندی کۆری ئەوەی کە دابەش کرا دواتر لێیان وەرگیراوە بابەتێکی ترە ئەمە بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا باسی دەکەین هەوڵ دەدەین بە زووترین کات جێبەجێ بکرێتن و بە پێوەری باشتریش لە گوندی کۆری ئەو پرۆژانەی کە وەزارەتی ئەوەدانکردنەوەش ئێستا دیراسەکە لە ئێمە تەواو بووە ئێمە داوامان کردووە کە بتوانین لە ڕێگەی بەرهێنانەوە هەوڵ دەدەین بخەینە زمینی پرۆسەکە ئەمانە بۆ خەڵکی کەم دەرامەت و کرێچین ئەمە حکوومەت ڕووی تەمەزێنی دەکات 9600 وحدەیە کە لەژێر دروستکردنە بەشێکی زۆریان هەیکەل ئەوانیان تەواو کردووە ئینشاڵڵا ئەوانش ئەگەر ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ئەوەدانکردنەوە دواتر لەگەڵ دەستەوە بەرهێنان ڕێککەوتن کرا کە لە ڕێگەی بەرهێنانە تەواو بکرێتن بە دڵنیای ئەوانش تەواو دەکردن و دابەشی سەر خەڵک دەکرێت. لەماوەی ڕابردوودا حکوومەت هێرمی کوردستان لەماوەی ڕابردوودا حکوومەت هێرمی کوردستان 200,000 شوقەی پێتەواو نەکرا ئەمە 200 کابینەی خەریکی 10 ساڵ چی پێتەواو نەکرا 200,000 شوقە بۆ کرێنشینانی پێتەواو نەکرا ئەم 20,000 بەچی پێتەواو قوربان گیان ئەم 20,000 لە ڕێگەی بەرهێنانەوە کە دەکرێتن ئەو خەڵکە بەشداری تێدا دەکات حکوومەتیش پشتیوانی دارایی و پشتیوانی خدمات دەکات مەسەلە ئەوە نییە کە لەسەر بودجەی حکوومەت بە تەواوی دروست دەکات بۆیە جەنابەت کە ئەگەر مستەفید بوو لەم پرۆسەیە جەنابەت پارەکە دەدەین حکوومەتیش پشتیوانی دەکات خدماتیشی بۆ دروست دەکات و یعنی جیاوازە لەگەڵ ئەوەی کە تەنها حکوومەت دروستی بۆ دەوڵەت پێوەرەکانی دەستنیشانکردنی کرێچی ئیدارە سەربەخۆکان و پارێزەکان بۆی فعلا ئەو پرۆژێ بۆ کرێچی بڕواتنی کەسێکەوە دەگرێت ئێمە پێوەری ڕابردوومان هەیە بەڵێ دەستپێکی پرۆژەکە و کۆتایی پرۆژەکە کێ یعنی مەسەلەن ئێمە لە ڕابردوو پرۆژە بوو ئێعلان کراوە لەوانە زەوی لاولێن دەفران کرا بۆ کرێنشینان تا ئێستا دۆکساکەی کرێنشین لەوێ ئێشە زەویەکەش پێ ناخاش پرۆژەکە کەی دەستپێکە کەی کرێنشین کریلەکە وەرەگرێت ئێمە پێوەری ڕابردوومان هەیە وەکو باسم کرد خەڵکی کرێچیە یان خەڵکی کەم دەرامەتە پێویستە لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان ئەو پێوەرانە ئەپدەیت بکرێنەوە باشتر دابڕێژرێنەوە و خەڵکی مستەفیدی دروست بۆ ئێمە دەستنیشان بکرێت کە کێیە دەتوانی لەم خانووە یا لەم شوقەیە مستەفید بێتن طبعا هەوڵ دەدەین ئینشاڵڵا ئەم پرۆسەوە هیچ پرۆسەیەکی تر نەبێت و بە زووترین کات دەست پێ بکرێ لە مدەیەکی زۆر کەمدا ئینشاڵڵا کۆتایی ببێتن و خلاص سەردانی شای هەڵەدەت کرد ئەو پرۆژەم لە یادەکەوت لەماوەیەکی زۆر نزیکە پرۆژەیەکی کارگەی پیشنازی گەورەکەینەوە ئێمە لە هەڵەبجە پێم وابێ کێشەی دابین نەکردنی زەوی هەموو لەلایەن پارێزگار زەویەکە دابین کراوە 400 دونەمەکە ڕەزەمەندی لەسەر درراوە نووسراومان کردووە بۆ وەزارەتی بۆ ئیدارە بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی زەویەکە تەسلیمی وە بەرهێنان بکرێت ڕەزەمەندەکان تەواو بووینە و ئینشاڵڵا لە نزیکترین کاتدا ئەم ناوچە پیشەسازیە کە سەروی 30 کارگەی پیشەسازی خۆراک لە هەڵەبجە دروست دەکرێت ئینشاڵڵا
يعني هلا حدثتنا عن تفاصيل هذا المشروع ومن هي الفئات المشموله بمشروع يعني تريدني احكي بالعربي لو يا ريت. اهلا وسهلا بك. الله طبعا يخليك. مشروع تامين الوحدات السكنيه لذوي الدخول المحدود هو هو مشروع اقره السيد رئيس الوزراء كاك مسرور بارزاني، والهدف منه تامين في المرحله الاولى تامين ما يصل الى 20,000 وحده سكنيه في جميع المحافظات والادارات الخاصه في اقليم كردستان بمواصفات خاصه بحيث يشمل جميع الفئات ذوي الدخول المحدوده، والمواطنين الحقيقيين الذين يجب ان يستفيدوا من هذا المشروع هم الذين يحصلون على هذا الوحده السكنيه، وان شاء الله في القريب العاجل سيتم تنفيذ هذا المشروع ضمن الخطه الاستثماريه وضمن الخريطه الموضوعه لنا من قبل رئاسه مجلس الوزراء. كم تبلغ تقريبا؟ لم تحدد لحد الان. من تلاقي اسمه سيارات زحمنا بقلبرك بزور هي اما زي بازرگانی بو هم پروژکانی و برهنان تملیک ناکن لبره وای ما بریاری که انجمنی بالا و برهنان مان هيا او زویاره دبنا ملک شاروانی دواتر درجه مصالحه دینا و برهنان برياري 439 بان بابته برياري كي واضحه امش بو اويا ما بتوانين بشكل لو ملكاني كحكومه يعني كل سنه لا بروجي كان هيا بو حكومه بمينوا اما قصه لسر اوكرا كبتوانين 8 مصالحه كان دريج بكينوا نك تمليكي سر ناوي خلق دكتور ديال سيجا صايب يا يستيق سياسه لباري زويكاني هرشي عصارو كان هل مالين با خاص كان بيموني ايتي بيموني 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 اما لقناغ هيك كان بيستزار وحده زوال روا جاري بابصاري الاب بيستزارات شون اما بتوانين تيدا سر كوتو بينو جبجي كي كونفرانسي تطويري عقاري لمانجي شاش اما لمانجي شاش كونفرانسي كتابات من بابا بتاعي باي بتوانين تنظيمي باشتري كرتي بنا سازي لهرم كردستان بكينو لقال لا ينفهم داركاني حكومه هرم كردستان لمانجي حفتيش اما كونفرانسي كتابات كرتي كشتوكالي ان شاء الله بتوانين يعني باشتر خومان تنظيم بكين باشتر خدمتي كرت ابو جكال لهرم كردستان بكين زور زور بخير بين كان محمد موسى بو بروجا زوي افلاس كراوا زوي لزور بيش ولا حاضره ان شاء الله هول ددين بزوترين كار زوي كان دستبر بكين وباي بتوانين بروسايكي متكامل بدراسه متكامل پیشکشی رای گشتی و پیشکشی و برهنرانیش بگین تا بین ایشی لسر زور بخیر